ماوەی 4 ڕۆژە گەنجێک لە ناحیەی باوەنووری سەربەقەزەی کەلار لە ڕووباری سیروان خنکاوە و تا ئێستا تەرمەکەی نەدۆزراوەتەوە. کەیوان عەلی تەمەن 27 ساڵ لەگەڵ دوو لە هاوڕێکانی چوونەتە سەر ڕووباری سیروان بە مەبەستی مەلەوانی، بەڵام دواتر خۆی بە تەنها گەڕاوەتەوە و لە کاتی تێپەڕبوونی لاوی سیروان ئاوەکە تەنگی پێڵچنی و هەرچەندە مەلەوانێکی باش بووە بە وتەی کەسوکارەکەی، بەڵام دواتر خنکاوە. ڕۆشتن لەگەڵ دوو هاوڕێیان ڕۆشتن بۆ سەیران و گەشت بۆ گوێچەمی ڕووباری سیروان و لە کاتی گەڕانەوەیانە ئەو تێ من بە تەنها ئەپەڕمەوە لە سیروان، تیانە دانشەوتێ من جارێ ئەپەڕمەوە کە پەڕێتەوە نەگەیێتە ئەمبەری ئاوەکە بڵێن تێزی لێ بڕاوە هاوڕێتی فریام کەون. ئەوانیش پێی گەیشتون بەڵام بەهۆی ئاوەکە زۆر بۆ نەیانتوانەوە هیچ هاوکارێکی بکەن. ئەنا هیچ لەیمەلیان نییە، دەستخۆشی لە دام و دەستگا حکوومیەکان بکەین لە سەرپەرشتیاری دارایی گەرمیان بە ڕێوەبەری ئاسایش گەرمیان بە ڕێوەبەری فریاکەوتنی گەرمیان و لێپرسراوی فەرمانگەی کارەبێ ئەوانور کاک مەحموو کە لە هەوڵ و تاخر هەمویان ئەمانە هاوکارمان و دەستخۆشی لە هەموو خەڵکی ناوچەی باوەنوور ئەحمەقار ئەم گوندانە ئەکەم هەتا ئەگاتە کەلار و دەوروبەری. بۆ دۆزینەوەی تەرمی ئەو گەنجەی باوەنوور ماوەی 4 ڕۆژە بە دەیان مەلەوانی خۆبەخشی گوندەکانی سەر ڕووباری سیروان و ناوچەکانی دیکەی گەرمیان لە نێو ڕووباری سیروان لە گەڕانبەر دەوامن. بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی گەرمیان هەردوو تیمی مەلەوانی کەلار و کفری هێناوە و ڕۆژانە بۆ ماوەی 13 سەعات لە نێو ڕووبارەکە دەگەڕێن. شاید حاڵ کەسی باوەڕ پێکرا و وتوێتی لە خواری شوێنەکەەوە بینیومانە. ئێمەش ڕۆژانە دیارە لە شوێنی ڕووداوەکەەوە لە کاژمێر 6 بەیانی دێن تاکو 7 ئێوارە ئەگەڕێن لەم ماوەی 3 ڕۆژە. ئەمڕۆ هەوڵماندا بربەستێکدانین لەم پردا و تیمێکی تایبەتمان نردووە لە تازەدێەوە بۆ کەلار هەوڵە دەین بەشکەم ئەنجامێکمان دەستکەوێ. لە سنووری ئیدارەی گەرمیان لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا 16 حاڵەتی خنکان تۆمار کراوە لە نێو ڕووباری سیروان. هاوکات 6 کەسیش لە خنکان ڕزگار کراوە. هۆکارەکانی خنکان لەم سنوورە بۆ ماندووبوونی مەلەوانەکان و مەلەکردن لەو شوێنانە دەگەڕێتەوە کە نەگونجاون بۆ مەلەوانی. تیمەکانی بەرگری شارستانی گەرمیان و تیمی غەواز بەردەوام ڕێنمایی دەدەن بە وڵاتیان کە لەو شوێنانە دوور بکەونەوە کە ئاوی سیروان تیژڕەوە و گۆماوێکی زۆری لێیە، بەڵام لەگەڵەوەشدا هاوڵاتیان لەو ڕێنمایە خۆیان لا دەدەن و بەتایبەت لە نیوەڕوان و دوای نیوەڕوان قەرەباڵغێکی زۆر لەسەر ڕووبارەکە دەبینرێت. شاوە ئیبراهیم، گەلی کوردستان، ناحیەی باوەنوور.